سەرەتای بەرنامەی سپۆرت مەگەزینی ئەم جارە بە بابەتێکی کارێکی هەرەوەزی و ژینگەدۆستی وەرزشکاران دەست پێ دەکەین کە لەگەڵ ڕاهێنەر و سەرپەرشتیارەکانی خۆیان کارێکی جیاوازیان کردو لە مەشقی ڕۆژانەیان، ئەویش لە قەزای دەربەندیخانەوە کە فێرخوازان هەم کاری سەوزکردنی ئەو یاریگەیەکەتیان هەم کاری پاکردنەوەشیان ئەنجام داوە. قوتابخانەی تۆپی پێی دەربەندیخانێکێکە لەو قوتابخانە وەرزشیانەی کە لە قەزای دەربەندیخانەوە ژمارەیەکی زۆر فێرخوازی لەخۆ گرتووە. ئەم قوتابخانەیە لە خولی بێچۆشێرانی ئاسی 2009 بۆ 2011 لە خولێکدا بەشدارە کە یانی پێشمەرگە سەرپەرشتی دەکات و لە یاری پێش کۆتاییشدا توانین لە تیپی ڕێکخەری خولەکە بە ئەنجامی 4 باتەوە بگاتە یاری کۆتایی. ئەوەی کە گرنگترە لەو ئەنجامانە لە قوتابخانەکەدا گوێڕایاڵی و ژیانی تەبایی و کاری هەرەوەزی فێرخوازەکانە کە لە دووهەمین ئیشیاندا پاکردنەوەی بەشێکی تری یاریگاکە و شوێنەکەیانە لەلایەن فێرخوازان و یاریزانەکانیانەوە کە هەمویان چەند ڕۆژێک پێش ئێستا دەستیان کردووە بە پاکردنەوە لە خۆڵ و خاشاکی ژوور و ژێرپلیکانەی یاریگەکەیان بۆ ئەوەی ڕۆژانە لەوێ کارەکانی خۆیان بەباشی و لە شوێنێکی پاکە ئەنجام بدەن. پێشتریش هەر ئەم فێرخوازانە و ئەوانی دیکە و کەسوکاریان لە هەڵمەتێکی سەوزکردندا لە ناو زەوی یاریگاکەیاندا بە هاوکاری چەند لایەنێک و کەسوکاری فێرخوازان 200 نەمامیان چاندووە تا ڕوویەکی جوان و ژینگەیەکی لەبار دروست بێ کە ڕۆژانە فێرخوازان ڕوئەکەنە ئەو یاریگایە بۆ مەشق و ڕاهێنانیان. ئەم فێرخوازانە جیاواز لەوانەی دیکە کە وەرزش ئەنجام نادەن هەمیشە گوێڕایاڵی ڕاهێنەر و سەرپەرشتیارەکان وە کارێکیان کردووە کە کەسوکاریشان ڕابکێشن بۆ ئەو کارانەی کە قوتابخانەکەیان ئەنجامێدا، جە هەر لە پاکردنەوە بێ، هەم لە سەوزکردن بێ، هەم لە کاری هاوکاری کەسانی دیکەش بێت.